سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم نوێترین هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین سەردەڕەکان دەست پێکەم. وەفدێکی باڵای هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی پرسی داهاتی نانەوتی و هەناردەکردنەوەی نەوت سەردانی بەغداد دەکات. بڕیارە ئەم هەفتەیەش لیژنەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆتایی بەکارەکانی بهێنێت. کۆمپانیای هەند ئۆیل دوای مانگێک لە ڕاگررتنی بەرهەمهێنانی نەوت بەهۆی هێرشە درۆنیەکانەوە لە هەرێم دەستی بەکارەکانی کردوێتەوە، دەڵێت تا کۆتایی مانگ بەرهەمهێنان ئاسایی دەبێتەوە. تەمەنی خانەنشینی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان 5 ساڵ درێژ دەکرێتەوە. بڕیارەکە و کەسانە دەگرێتەوە کە تا ئێستا موچەی زیندانیانی سیاسیان وەرنەگرتووە و فەرمانبەری حکوومەتی هەرێمن. هەندێک لە گەڕەکەکانی شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژانە تەنها 6 سەعات ئاویان هەیە و بڕیارە لە بەنداوی چراغوەیسی شاری سەقزەوە ئاویان بۆ بگوازرێتەوە. هەواڵی نوێ و زۆر گرنگم پێ دەربارەی موچە دوای ئەوەی کە پێم وتن تا ئێستا بارودۆخی موچە و بارودۆخی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چی لێ هاتووە ئەچمەلای پەیامنەرمان، بەڵام سەرەتا با باسێکیەوەتان بۆ بکەم بە گشتی هەتاوەکو ئێستا بارودۆخەکە لە چ دۆخێکا و چی بەسەر هاتووە. وەفدێکی باڵای هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی پرسی داهاتی نانەوتی و هەناردەکردنەوەی نەوت سەردانی بەغا ئەکات. ناوەڕاستی هەفتەی ڕابردوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاردرا لە ماوەی 72 سەعاتە لە ڕێی لیژنەکەوە داهاتە نانەوتیەکانی هەرێم دیاری بکرێت. هۆکاری دانانی ئەو لیژنەیە ئەوە بوو کە حکوومەتی هەرێمەڵێت مانگانە 120 میلیارد دینار بڕێکی زۆرە کە بەغاوە پشکی خۆی لە داهاتی نانەوتی هەرێم داوایە کات هەرێمەڵێت لە توانایان نییە بۆ مانگەکانی داهاتوو ئەو بڕەدابین بکات. لەبەرەوە پێویستە ئەو لیژنەیە لێکۆڵینەوە لە تەواوی داهاتە نانەوتیەکان بکات بۆ ئەوەی بڕیار بدرێت پێویستە هەرێم چەند بنێرێت و کام داهاتانەش ڕادەست بکات. هەروەها ئەنجومەنی وەزیرانی عێراق هەرێمی پابند کردووە بەوەی پێویستە کۆمپانیاکانی بەرهەمهێنانی نەوت ڕازی بکات کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکەنەوە. پێچێت هەرێم و بەغا بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم گەیشت بێتنە ڕێکەوتن. هۆکاری سەرەکی دەستپێنەکردنەوە و ڕادەستنەکردنی نەوتیش لە ئێستا کۆمپانیاکانن. بۆیە باسی نەوتەکەین لەگەڵ باسی موچە لەبەرەوەی کە بە تەواوەتی بەغا پرسی موچەی بە پرسی نەوت و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەستوێتەوە. کۆمپانیاکان چەند داواکاریەکیان هەیە ئەڵێن هەتا جێبەجێ نەکرێن دەست ناکەنەوە بە بەرهەمهێنان و هەناردەکردنەوەی نەوت. یەکەم ئەوەی کە حکوومەتی هەرێم 1 میلیارد دۆلاریان قەرزارە داوا ئەکەن پێش دەست بەکاربوون ئەو 1 میلیارد دۆلارە بدرێتەوە پێیان. هەروەها ئەڵێن نابێت دەستکاری گرێبەستەکانیان بکرێت. ئەمەش لە کاتێکە کە بەغا ئەڵێ و گرێبەستانە نایاساین. سێیەم داواکاریشیانەوەیەکە بە شێوەی نووسراوە ئەبێ شایستەداراییەکانیان مسۆگەر بکرێت. ئەبێ بزانین هەرێم چۆن ئەم هەموو گرێ ئەکاتەوە و کۆمپانیاکان ڕازیەکە. دیارە هەموو ئەمانە باسمان کردن تەنها بربەست نین لە سەرڕێی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان، بەڵکو بربەستن لەسەر ڕێی ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی. شتێکی تریش کە پێویستە بە موچەی موچەخۆرانەوە هەرێم پێویستە لە زووترین کاتە بابەتی بە بانکیکردنی موچەی موچەخۆران تەواو بکات. داوای کردووە تا کۆتایی ئەم ساڵ مۆڵەتی پێ بدرێت بۆ تەواوکردنی ئەو کارە. لەبەر ئەوە ئەو وەفدە بڕیارە بچێتە بەغاد ئەبێت لەم چەند ڕۆژەی داهاتووە ئەم کێشانە کە باسم کرد لەگەڵ بەغا چارەسەری بکات بۆ ئەوەی موچەی مانگەکانی 6 و 7 خەرج بکرێت. ئەگەر بمێ باسی موچەی مانگی 8 بۆ بکەم، کورسان نیوز زانیویەتی بەڕێوەبەرایەتی گشتی ژمێرکاری لە وەزارەتی دارایی یەکە ژمێریاریەکانی فەرمانگە حکوومیەکانی ئاگادار کردوێتەوە سیستەمی پەیڕۆڵ چالاک کراوە بۆ ئەوەی لیستی موچەی مانگی 8 ئامادە بکرێت و بنێردرێت بۆ گەنجینەکانەوە. لە کاتێکە هێشتا موچەی مانگی 6 دابەش نەکراوە، لیستی موچەی مانگی 7 بۆ بەغا نێردراوە.
من باسی کۆی پرۆسەکەم بۆ کردن وەکو باسم کرد پێم وتن کە ڕەوتەکە چۆنە بە چ شێوەیەکە هەتا ئێستا بەرەو پێشچوونەکان بە چ شێوەیەک بووە بەڵام پەیامنێرمان محەممەد عەبدوڕەحمان بەردەوام بە دوواداچوون بۆ پرسی موچە ئەکا ئەم ڕۆژ دیسانەوە نوێترین هەواڵی موچەی لایە دیارە هەواڵی گرنگیشی لایە بۆی ڕاستە و خۆچ مەلای محەممەد بۆی بزانین چ زانیارەیەکمانەیەتە دەربارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. محەممەد سڵاوت لێ بێ ماندوو نەبی پێمان بڵێم ڕۆچیت پێ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. زریانم کاتت باش چۆن وەک خۆت ئاماژت بە کۆی پرۆسەکە کرد بەڵام بە وردیەکەی لای منیش تا ئێستا بەم جۆرەیە قابلی گۆڕانکاریە خۆتە زانیێمە عێراقا لەگەڵ هاتنی وەفد یاخود لەگەڵ گفتوگۆکردنەکە بە پەیوەندیش بێ یعنی ڕەنگە چارەسەر بکرێت بەڵام ئەوەی ئێستا من کە باس یەکەم زانیاری نەبیستراوە نوێیە تایبەتە بەڵام تا ئێستاش ئاوایە بەم جۆرێکم نەی خەمەڕوو یەکەم خاڵەوەیەکەوە طیف سامی وەزیری دارایی عێراق بە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانی وتووە کە من 120 ملیار دینارەکە وەکو داهاتی نانەوتی بۆ مانگی 6 وەری ناگرم. ئەمە طیف سامی وتوێتی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان پێی وتووە بۆچی وەری ناگرێمە پارەکەمان ئامادەیە وتوێتی وەری ناگرم بە پشت بەستن بە بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئاماژەی بۆ کردووە کە بێت داهاتی نانەوتی لە نێوان هەرێم و بەغدا یەکلایی بکرێتەوە. ئەمە ژوای کردووە کە طیف سامی 120 ملیارە وەرنەگرێ و نەسەن ئەو قسەشی وتووە کە ئەو 120 ملیارە کاتی بووە و کۆتایی هاتووە ئەبێ لەسەر ئەرزی واقع بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئاماژەی پێکراوە ژمارە 550 ئەبێ داهاتی نانەوتی لە نێوان هەرێم و بەغدا یەکلای بکرێتەوە. ئەمە لەلایەکدا پێشتر ئاماژەمان پێی کرد کەوا داهاتی گومرکی لە نێوان هەرێم و بەغدا یەکلا بۆتەوە کە سەدا بە 50 باوبەشیە. لە کۆبنەوەکەدا طیف سامی بە وەفدی هەرێمی وتووە کەوا من داهاتی باج و ڕسوماتیشم ئەوێ یعنی وتوێتی کۆی داهاتەکەی ئەو دوو خاڵەمەوێ بۆ نمونە باج و ڕسومات هەردووکی دەمەوێت داهاتەکەی بە 100% ینی بەبێ گەڕانەوە بۆ هەرێم بەبێەوەی بەنیوەی دابەشی بکاوەکو گومرێک لە بەرامبەردا هەرێم ئەوەی ڕەت کردوێتی پشت بەستن بە مادەی 29 یاسای کارگەری دارایی عێراق کە ئاماژەی پێکردووە لە مادەی 29 لە یاسای کارگەری دارایی عێراق دەڵێت داهاتی ڕسومات و باج 100% داهاتەکە تێکڕای داهاتەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت. طیف سامی وتێتی من قبوڵم نییە حکوومەتی عێراق قبوڵی نییە بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق دەبێت داهاتی باج و ڕسومات بە هاوبەشی بێت یاخود 100% ئەبێ بۆ ئێمە بێت. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ طیف سامی وزارتی دارایی عێراق قسەی کردووە لەگەڵ لیژنە وزارەکە قسەی کردووە ئەوەیە کە وتوێتی ئێمە ڕازین ئەمە زانیاری نوێیە زریان وتوێتی ئێمە ینی ئەتوانین هەرچۆنێک بێ کوردوتەنیڵێ لە دەمی خۆمانیش کۆکەینەوە هەرچۆنێ بێتوانین تا کۆتایی ساڵ 120 ملیار تەرخان بکەین بۆ بانگەکانی حوتەش تا کۆتایی ساڵ کێشەمان نابێت بەڵام ئەگەر بێت و داهاتێک لا بکەیتەوە ئەمە قورسە من لەگەڵ سەرچاو باڵای حکوومەتی هەرێم قسەم کردوتم بۆ قورسە و ئاماژەی بۆ کردکەوە تێڕوانینی جیاوازەیە یعنی وجهاتی نەزەری جیاوازەیە سیاسەتی ئیداری مالی عێراق شتێک دیکەیە ئەوەی لای ئێمە لە هەرێم جێبەجێ کرێت شتێکی دیکەیە بۆیە بە قورسی زانی ینی بڕیارەکە جێبەجێ بکرێت. هاوکات ینی هەوڵی ئەوەشیان داوە کەوا موچەی مانگی 6 خەرج بکات طیف سامی وتوانە 120 ملیارەکە ئامادەیە وتوێتی من خەرجی ناکەم و پارە بۆ بە شێوشی کاتی بووە دەبێت داهاتی نانەوتی لە نێوان هەرێم و بەغدا یەکلایی بکرێتەوە و جێگیر بکرێت پێویست ناکە هەموو مانگێ وەفد بێ وەفد بڕە ئەمە لیستەکەم گومرک ئەمەنە بووە ڕسومات ئەمەنە بووە باج ئەمەنە بووە پێویست ناکە ئەمە وتووە طیف سامی دەبێت ئەو پرسا هەرچی زووە بە یەکلایی بکرێتەوە و ئەجزانم طیف سامی وەشی وتووە وتێتی ئەجزانم کامە کاری مانگ و دوو مانگ نییە زۆری پێچێت چونکە هەندێکی حسابیە زریان پێویستی بە کاتی زۆرترێ پێویستی بە کەسانی پسپۆڕێ بە دیوانی چاودێری دارایی هەردوو لا بۆی ئەو بابەتە یەکلای بکەنەوە داوان لێ کورە موچەی مانگی 6 خەرج بکاو توێتی من ناتوانم لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق لا بدەم کە ئاماژەی پێکردووە کە هەردوێنێ لە کورسات نوێزە و بڵاومان کردەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق بەپێی بڕیاری 550 ئاماژەی بۆ کردووە وزارتی دارایی عێراق ڕاستپاردووە موچەی مانگی 6 هەرێم خەرج بکات بەڵام بەڕەچاوکردنی ئەو سێ خاڵانە ئەوەیە کەوا داهاتی نانەوتی یەکلای بکاتەوە پرسی بە بانکیکردنی موچە یەکلای بکاتەوە و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمیش دەست پێ بکاتەوە ئەمە سەبارەت بە موچە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەو سەرچاوە باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کەمە قسەم لەگەڵ کرد باسی لەوە کردکەوە ئەوان سەرجەم متەتەڵەبات و داواکارەکانی حکوومەتی عێراقیان تەواو کردووە تەنانەت قسەیشان لەگە وزارتی نەوتی عێراق کردووە وتوانە بەڵێ ئەوەی لەسەر ئێوە بۆ کۆتایی هاتووە بەڵام گرفتێکی نوێ هەیە ئەمەیان نوێ تازەیە زریان گرفتە نوێکە ئەوەیە کە کۆمپانیا نەوتێ ئەمریکیەکان
لە ئەپیکۆر کۆمپانیا نەوتی ئەمریکیەکان ئەوان بیانوهێ و داواکەن کەوا گرێبەستی ڕسمیان هەبێ لەگەڵ حکوومەتی عراق وتوانە ئەگەر مباشریش نەبێ بەڕاستە و خۆش نەبێ گرێبەستەکە ئێمە پابند نابی بەو ڕێکەوتنیکەوە هەمانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان داوای ڕێکەوتنیەکی سێلایەنەیان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان وزارتی نەوتی عراق هەروەها کۆمپانیاکان خۆیان ئەمە لە کاتێکدا باڵۆسخانی ئەمریکاش لە بەغدا هاتۆتە سەرهێڵ و لەگە حکوومەت عراق قسەی کردووە و لەگە حکوومەتی هەرێمیش بەجددی قسەی کردووە و تێدی بەڵێ ئێمە پشتیوانی لە داواکانی کۆمپانیا نەوتیەکانی خۆمان دەکەین واتە کۆمپانیا نەوتی ئەمریکیەکان دەبێت گرێبەستی هەبێ ئەم کۆمپانیا نەوتی ئەمریکانە ئەبێ گرێبەستیان هەبێ لەگەڵ حکوومەتی عراق وزارتی نەوتی عراق بە نەسەن بەم شێوەیە وڵامی داوەتەوە کە ئەوە مای قوبوڵ نییە و ڕەتکراوەتەوە چونکە ئەمە تەعاملی ڕاستەوخۆمان مامەڵی ڕاستەوخۆمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێکەوتنیە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان و لە نێویدا کۆمپانیا نەوتێ ئەمریکیەکان و باسی لەوەش کردووە وتوێتی من ئەتوانم مافەکانیان بپارێزم ئەمە وزارتی نەوتی عراق وتوێتی مافەکانی سەرجەم کۆمپانیاکان بپارێزم یعنی بە پێ مامەڵی کەوا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەمە بەڵام ناتوانم ڕێکەوتنی ڕاستەوخۆمە بێ گرێبەستی ڕاستەوخۆمە بێ لەگەڵ کۆمپانیا بیانەکان ئەویان یعنی لە ئەرکی لە مەسئولیاتی حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێ خۆی جێبەجێ بکە هەر بۆیە یەکێک لە خاڵەکانی ئەنجومەنی وەزیرانیش ئاماژەی پێ کردووە دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پابند یعنی کۆمپانیاکات پابند بکات نەکو ڕازیان بکات جیاوازی هەیە لەوەی کەوا بتوانانی قەنەعەتیان بێمی و جیاوازیە لەگەڵەوەی کەوا بتوانانی پابندیان بکات داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە پابندیان بکات کۆمپانیا نەوتیەکان پابند بکات بە بەرهەمێنانی نەوت و تەسلیمکردنی بە سۆمۆ من لەگەڵ سەرچاوە قسەم کردوتی ئەوەی لەسەر ئێمە بووە تەواو بووە یعنی بە حکوومەتی عراقیشماوت و حکوومەتی عراق توێتەوە کەم تەرخەمیتان نییە هیچ گرفتێک نییە ئەوەی لەسەر ئێوەی قەنەعەت یعنی کۆمپانیا نەوتیەکان پابند بکەن وتم کاری ئێوە چییە بێ یعنی هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بێ و باسی لەوە کردکەوە ئێمە داوامان لە حکوومەتی عراق کردووە خۆی بەڕاستەوە خۆ لەگە باڵۆسخانی ئەمریکا لە بەغدا و هەروەها لەگەڵ کۆمپانیا نەوتەکان قسە بکات بۆی قەنەعەتیان پێ بکات و پابندیان بکات بە هەنار بە بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان لە کۆتاییش ئاماژێ بۆی کرد کە باشترین ڕێگە چارە ئەوەیە کاتا کۆتایی ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە ئامادە دەبێت بۆ ئەو کاتە 120 میلیارد دینار ڕادەستی وزارتی دارایی عراق بکات وەکو داهاتی ناناوتی و حکوومەتی عراقیش دەبێت خۆی لەگە باڵۆسخانەی ئەمریکا بێتە سەرهێڵ ڕاستەوخۆ قسان لەگەڵا بکات لەگە کۆمپانیا نەوتەکان قسە بکات محەممەد با من پرسیارێک لێ بکەم ئێستا ئەمەی کە تۆ باست کرد دۆخەکە زۆر ئالۆستر بووە لەوەی کە پێشتر بوو پێشتر کێشەکە ئەو بوو بۆ نمونە بەغای وت هەرێم 120 میلیارەکە نانێرێ یا پشکی ئێمە لە داهاتی نانەوتی نانێرێ ئێستا تەنانە دەگەر هەرێم بیشی هەوێت ئەو 120 میلیارد دینارە بنێرێت تۆ ئەڵی تەیفسامی وەری ناگرێت ئەمە یعنی ئەمە تۆزێ ئالۆز نییە چۆنە تۆڵەی حکوومەتی هەرێم لە سەرەتی تا کۆتایی ساڵ ماگانە 120 میلیارد بنێرێ لەولاوە تەیفسامی وەری ناگرێت چی بەسەر دێدەم پرسا محەممەد بە پێی زانیاریەکانی تۆ زریان هەمان ئەو پرسیارم لەگەڵ ینی لە کاتی قسەکردنمە لەگەڵ ئەو سەرچاو باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەر پەیوەندیمانەیە پێم وتم باش وەکو نیاز پاکیە کاکە 120 میلیارەکە بنێرێن وتی کێشەکە لە ناردنی 120 میلیارەکە نییە کێشەکە ئەوەی پێماوتوە ئێمە ئەینێرین تەیفسامیڵی وەری ناگرم هەر ئەمە ژوای کردووەکەەوە حکوومەتی هەرێمی کوردستان تاکوێ 120 میلیارد دینارەکەی وەکو داهاتی نانەوتی بۆ مانگی 6 ڕادستی وزارتی دارای عراق نەکردووە چونکە وزارتی دارای عراق و تەیفسامی وەری ناگرن وتیان ئێمە نامانەوێت ئەو پارەیە ئەو بڕەپارەیە ئەو 120 میلیارد دینارە بۆ مانگەکانی پێشووە بە شێوەیەکی کاتی لە مانگی 6ەوە لە یعنی بەپێی بڕارەکانی ئەنجومەنی وەزیرانی عراق هاتووە لە مانگی 6ەوە داوای کردووە ئەگەر بۆتی بخوێنمەوە وەزیران ئەگە کاتت دەبێت ئەڵێ چیت ئەڵێ قرر مجلس الوزراء في الجلسة الاحتياطية 33 منعقدة الموافقة مبدئيا على تجديد العمل بمجلس وزراء بيانصات بنجاب رياضي بيانصات بنجاب لتمويل رواتب الأقليم الشهر الحزيران بعد مراعاة ما يلي يعني داوای کردووە لە وزارتی دارایی عراق موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەرج بکات بەڵام چی بعد مراعاة ما يلي يعني بەڕاساوکردنی ئەم سێ خاڵە بە بانکیکردن یەکلاکردنەوەی داهاتی نانەوتی لە نێوان هەرێم و بەغدا و لەگەڵ دەستپێکردنەوە تەواوکردنی ڕێکارەکانی بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە خاڵەکەیشە ئاماژەی پێکردووە خاڵی سێمە کە ئاماژەی پێکردووە دەڵێت حکوومەت أقليم إلزام حكومة أقليم الشركات النفطية العاملة في الأقليم كردستان بالتسليم
النفط منتج واتە داوای کردو حکوومەت هەرێمی کوردستان دەبێت کۆمپانیا نەوتیەکان ببوورە پابند بکان بۆی دەست بە بەرهەمێنانی نەوت بکەنەوە و بڕیاری شەهر ئەم شەو درنگانی ئەم شەو وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە زیاتر وەفدەکە تەکنیکیە هونەریە ڕاوێژیە پێکاتووە لە بەڕێوبەری بەشی یاسایی لە وزارتی دارایی هەرێمی کوردستان و دیوانی چاودێری دارایی و ژمێریاری و پێم وابێت چەند بەڕێوبەرێکی گشتی دیکەشان لەگەڵە و سبەینی یەکشەمە کە داوامی ڕسمیشە لە بەغاو لە عێراق گفتوگۆکانیان دەست پێ دەکەن و من لەگەڵ ئەو سەرچاوی ئەوش یعنی قسەم کرد زریان وتم باشترین ڕێگە چارە چییە بۆ نمونە ینی محەممەد شیاع سوودانی راپۆرتی بۆ بەرز نەکرێتەوە وتی باشترین ڕێگە چارە ئەوەیە ئەگەر ئێمە وەفدە باڵاکە نەک ئەم وەفدەی ئەم شەو دێنەوە وەفدە باڵاکە لە حکوومەت هەرێمی کوردستانەوە بێت و داوا ئەکەین لە لیژنە وزارێکەکەوا پێکهێنراوە کەوا ئەو خوێندنەوە بۆ راپۆرتی ئێمە و خوێندنەوە بۆ راپۆرتی لیژنە هاوبەشەکانی وزارتی دارایی عێراق کە تەیف سامی پێکهێناوە داواکەین بمان بنە لای محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق هەم وەفدە باڵاکەی حکوومەت هەرێمی کوردستان لەوێ ئامادە بێت و سەرنجی خۆی بخاتە ڕوو و هەم لیژنە هاوبەشەکەی وزارتی دارایی عێراقیش لەوێ تێبینیەکانی بخاتە ڕوو راپۆرتەکەی بخوێنرێتەوە ئەو کاتە بزانم محەممەد شیاع سوودانی خۆی چی ئەڵێت وتی ئەمە ناکرێت بە لیژنەی هاوبەش دەبێت محەممەد شیاع سوودانی خۆی ئاگای لەمان بێ ئاگای لە کۆبنەوەکان بێ ئاگای لەوە بێکەوە چیمان بڕیوە گەیشتێتە گەیشتێتە چی هەنگاوێک چی گرفتێت چارەسەر کراوە چی خاڵێکی ناوکۆگماوە پێویستە محەممەد شیاع سوودانی ببینین وتی ئەگەر هاتینەوە وەفدە باڵاکە حکوومەت هەرێمی کوردستان هەوڵ دەدەین لەگەڵ لیژنە وزارەکە قسە بکەین و داوا بکەین کەوا هەردوو لامان دارایی عێراق و وەفدە باڵاکە حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ محەممەد شیاع سوودانی سەرۆکشی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ ببنەوە ئەمەی هەیە دووبارەیەکەمەوە زریان تا ئێستا ئاوایە و قابلی گۆڕانکاریش هەیە بەڵام ئەوەی گرنگە کە بەلای موچەخۆران و بینەرانەوە ئەوەیە کە تەیف سامی ڕەتی کردوێتەوە 120 میلیارد دینارەکە وەکو داتی نانەوتی بۆ مانگی 6 وەربگرێت و هەر ئەوەش وای کردووە حکوومەت هەرێمی کوردستان تاکو ئێستا 120 میلیارەکە ڕادستی وزارتی دارایی عێراق نەکات. سپاس محەممەد و کۆمیشە زانیاریەکانت زۆر پوخت و زۆر تەواو بوو بۆیە ماندوو نەبێمەش زیاتر لەو گەرمایە هیلاکرد ناکەن هیوادارین جاری دواتر هەواڵی خەرجکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانت پێبێ ماندوو نەبی محەممەد عەبدوڕەحمان پەیامنێرمان لە بەغاوە لەگەڵمان بوو. بە بڕیاری بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکیەکەتی نیشتیمانی کوردستان زیان لە کەوتوانی ڕووداوەکەی لالەزار قەرەبوو دەکرێنەوە. ڕۆژی ڕابردوو لە دەرەنجامی ڕووداوەکەی لالەزار زیانێکی زۆر بەرباڵەخانە و خان و ئۆتۆمبیلی ئەو دەوروبەرە کەوتووە دوا بە دوای ڕووداوەکەش مەکتەبی دارایی و ئیدارەی گشتی بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای سلێمانی لیژنەیەکیان بۆ مەزەندەکردنی زیانەکان و قەرەبووکردنەوەیان پێکهێنا. جێگری پارێزگاری سلێمانی ئەڵێت کاری لێکۆڵینەوە تەواو بووە دەستکراوە بە قەرەبووکردنەوە. لەسەر تاخواری باڵەخانەکە شوێنەواری گولە و تۆپی پێکجادانەکەی بەرەبەیانی 22 مانگی نێوان هێزە ئەمنی ڕسمیەکان و گروپە چەکدارەکانی لالەزارە. ئێرە کۆشکی خۆرە ئەو شوێنەیەکە بەشێک لە چەکدارەکان بۆ ڕێگریکردن لە پێشڕەوی هێزە ئەمنی ڕسمیەکان بەکاریان هێنا. بە وتەی خاوەنەکەی تێچووی دروستکردنی 25 میلیۆن دلارە. ئێستا بە نزیکەی سەر و 5 میلیۆن دلار زیان بەر باڵەخانەکەی کەوتووە. بەڵێ کاک شاوی جەگری محافظ هات لەگەڵ شەش حەو کوڕی باش لە ئیداری گشتی وتیان ئێمە بە نێونێرایەتی کاک بافڵ هاتوین و ڕێز و حرمەتی هەیە و ئەڵێ ئەو زەرەرانە هەمووی وابزانێ لەو نەکەوتۆ لە من کەوتەوە هەمووی بۆ قەرەبووەکەمەوە و هەموو ئامادەین و لە خزمەتیانین. چەندین باڵەخانە و ماڵ و ئۆتۆمبیل بە هۆی بەرەنگاربوونەوەکەی ئەو چەکدارانەوە زیانیان بەرکەوتووە. ماڵەکە بەڕەچەڵک خەڵکی سووریان بە هۆی نزیکی خانۆکەیان لە هوتێل لالەزارەوە هێزە چەکدارەکان هاتوونەتە نێو ماڵەکەیان و لێرەوە و با چەندین جۆر چەکی جیاواز با ڕووی کۆڵانەکەدا چەقیان لە هێزە ئەمنیەکان کردووە و تەنانەت زیانی زۆر بەر ئۆتۆمبیل و ماڵەکانی کۆڵانەکەش کەوتووە. سەرەتا کە لە دەرگایاندا سەعات نزیکەی یەک بوو. چەند چەکدارێک بە قەناس و چەند جۆرێکی دیکەی چەکەوات نەژوورەوە. پیان وتی نەمە ئاسایشین. تا خۆمان پێتان نەڵێن دەرگا لە کەس مەکەنەوە. ئێمەش نەمانەزانی لە پڕە بوو بە تەقا. تا دەبوو دەنگی تەقە زیاتر و زیاتر دەبوو. لە ترسان چووینە ژێر زەمینەکەوە. تا بەرەبەیان دەنگی پێ و تەقە و تەنانەت دەنگی چەکی قورس ئەهاو. کە شەڕەکە تەواو بوو هاتینە دەرەوە بینیمان ماڵمان زۆر زیانی بەرکەوتووە. چەند ئامێرمان جێفیشەکی پێوەیە.
صعدوا للسطح وهاي بقيوا تقريبا ساعة. دوا بەدوای کۆتایی هاتنی ڕووداوەکە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری قەرەبووکردنەوەی سەرجەم زیان لێکەوتوانی دا و پاشان لیژنێک لە پارێزگای سلێمانی و ئیداری گشتی دروستکرا. شتەکان کە زیانی پێگەیوە شتی جیاوازە بوون. شاهۆ عوسمان جێگری پارێزگاری سلێمانی سەرپەرشتیاری لیژنەکەیە. دەڵێت بەشێکی زۆری کاری لێ کۆڵینەوە تەواو بوو و ئێستا دەستکراوە بە قەرەبووکردنەوە. چی پێویست بێ لیژنەکە دەستکراون ئەیکەن لە پێداویستی ماڵان کەلوپەلی ماڵان زیانی پێگەشت پێەوەی چاک نەکرێتەوە لیژنەکە بۆیانە گۆڕێ ئەو نۆژەنکردنەوەی بینایانە کە ئۆتۆمبیلی هاوڵاتیەکان بەشی هەرە زۆریان تۆمار کراون وەگەر هاوڵاتێکیش دوێنێ ئێمەیان نەگەیشت بینێ لای یان نەمان بینی بێ یا پێیان نەوت بین بە هەر جۆرە زیانی پێگەشت بێ بە دڵنیاییەوە ئەمڕۆ تیمەکان و ڕۆژانی دواتر ئەڕۆن و زەرەر و زیانی ئۆتۆمبیلەکان قەرەبووە کرێتەوە و بیناکان چاگەکرێتەوە. لا دوای بڕیارەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕاستەوخۆ لیژنەیەک دروستکرا بۆ گەڕان بە سەرماڵ و شوێنەکان و دیاریکردنی زیانەکانی ئەو شوێنانە و لە ئەمڕۆ 23 مانگیشەوە لا دوای کۆتایی هاتنی دیاریکردنی ڕێژەی زەرەر و زیانەکان لیژنەکە دەستیان کردووە بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان. ئەمیر محەممەد کورساد نیوز سلێمانی. کۆمپانیای هەند ئۆیلی ئەمریکی دوای مانگێک لە ڕاگررتنی بەرهەمهێنانی نەوت بەهۆی هێرشە درۆنیەکانەوە دەستی کردوێتەوە بەکارکردن لە هەرێمی کوردستان. وتەبێژی کۆمپانیای هەند ئۆیل دەستپێکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی لە کێڵگەی عین سفنی ڕاگەیاندووتی پێشبینی دەکەن لە کەمتر لە 10 ڕۆژی داهاتووە بەرهەمهێنان بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی خۆی. ڕۆژی هەینیش کۆمپانیای DNOی نەرویجی بە هەمان شێوە دەستپێکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی ڕاگەیاند. مانگی ڕابردوو هێرشی درۆنی کرایە سەر چەند کێڵگەیەکی سەرەکی بەرهەمهێنانی نەوتی هەرێم و بەهۆیەوە کۆمپانیاکان بەرهەمهێنانیان ڕاگرت و ئەوەش کاریگەری کردە سەر کەمبوونەوەی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان. لەو کاتەیە هەرێم لەگەڵ بەغا ڕێکەوتبوو لەسەرەوەی کە ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمە بکات و 50,000ش بۆ بەکارهێنانی ناوخۆ گلباتەوە کە لە دوای ئەو هێرشانە ئەم ڕێکەوتنەش ئاستەنگی تێکەوت. زۆر بە کورتی باسی ئەو کۆمپانیاتان بۆکەم کە دەستی کردوەوە بەکارکردن لە هەرێمی کوردستان. کۆمپانیاکە کۆمپانیای هەند ئۆیلی ئەمریکیە هەر وەکو لە تایتڵەکە شاوتم ئەمریکی کۆمپانیایەکە لە ئەمریکاواتۆ لە هەرێمی کوردستان کارەکە. ئەم کۆمپانیایە 12/1934 دامەزراوە لە کۆی 50 ویلایەتی ئەمریکا. ئەم کۆمپانیایە لە 30 ویلایەت کار ئەکات و کاری بەرهەمهێنانەکات لە کێڵگەنەوتیەکان هەروەها خاوەنی 550,000 دۆنما لە ئەمریکا لە 2007شەوە لە کێڵگەی عین سفنی کارەکات. جابا دوای ئەم زانیاریانە باسیەوەتان بۆ بکەم کە ئەم کێڵگەیە ئەکەوێتە کوێ و چەند توانای بەرهەمهێنانی هەیە و چەند نەوتی لێ بەرهەم دێت. ئەگەر هاوکاران یارمەتی دەربن زانیاریەکانی ترمان بۆ بخەنە ڕوو دەربارەی کێڵگەکە بەڵێ. کێڵگەی عین سفنی لە شێخانە لە پارێزگای دهۆک کە پێش ئەم هێرشە درۆنیە 4,000 بەرمیلی ڕۆژانەی نەوت بەرهەمەهێنا، بەڵام توانای بەرهەمهێنانی کێڵگەکە 6,500 بەرمیلە لە ڕۆژێکە. هەڵبەتە ئەم 6,500 بەرمیلە ئەو کاتە بوو هەتا ئەو کاتە بوو کە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕانەگیرا بوو، بەڵام تواناکەی بەگشتی 6,500 بەرمیل و 4,000 بەرمیلی ڕۆژانەشی بەرهەمەهێنا کە هەڵبەتە کۆمپانیاکە ڕایگەیاندووە ئەڵێ لە ئێستا دەست بەکار بوون، بەڵام پێشبینی ئەکەن هەتاوەکو مانگێک بەرهەمهێنان بۆ دۆخی ئاسایی خۆی بگەڕێتەوە ڕەنگە بگەنە ئەو ئاستی 4,000 بەرمیلە کە پێشتر بەرهەمیانە هێنامە. کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتە. ئێستامێ بچمە لای هەواڵێک دەربارەی تەمەنی خانەنشینی زیندانیانی سیاسی. تەمەنی خانەنشینی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان 5 ساڵ درێژەکرێتەوە. شوان کەلاری ئەندامی لیژنەی شەهیدان و زیندانیانی سیاسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کورسات نیوزی وتووە بڕیارەکە بۆ ئەو زیندانیە سیاسیانەیە کە هەتا ئێستا موچەی زیندانی سیاسیان وەرنەگرت و فەرمانبەری حکوومەتی هەرێمن. وتیشی بەشێک لە زیندانیانی سیاسی ماوەی چەند ساڵێکە کارەکەن، بەڵام بەهۆی قەیرانی دارایی لە دوای 2014 حکوومەتی هەرێم هیچ موچە و ئیمتیازاتێکی بۆ تەرخان نەکردوون
لەبەرەوە ئێستا ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە ڕێی درێژکردنەوەی تەمەنی خانەنشینیان بۆ ماوەی 5 ساڵ ئەوێت قەرەبوویان بکاتەوە. بەڕێوەبەری گشتی خزمەتگوزاری کە سوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی لەبارەی ئەو بڕیارەوە بە کورسات نیوزی وتووە بڕیارەکە چووەتە بواری جێبەجێکردنەوە بە هەمان شێوەی زیندانیانی سیاسی وارسی شەهیدانیش ئەگرێتەوە. ئەحمەد مام ڕەسوڵ وتیشی تا ئێستا ئەم بڕیارە نزیکەی 270 کەس ئەگرێتەوە، ئەویش بەهۆی ئەوەی کە تەنها ئەو ژمارەیە کاتی خانەنشین بوونیان گەیشتووە و 6 ساڵیان تێپەڕاند و ئەتوانن لەم بڕیارە نوێیە سوودمەند ببن. بالێرەیە باسی ئەو بڕیارە نوێتان بۆ بکەم پێتان بڵێم چەند کەس ئەگرێتەوە چ گۆڕانکاریەک لا موچەکەیانە دروست ئەبێت. زیندانیانی سیاسی ژمارەیان 25662 کەسە لە هەرێمی کوردستان، موچەکەیان لە نێوان 250 بۆ 500 هزارە و بۆ هەر ساڵێکی زیندانیەکان 50,000 دینار ئەچێتە سەر موچەکەیان، واتە ئەگەر 3 ساڵ زیندانی کرابێت موچەکەی بێ بە 600,000 دینار. درێژکردنەوەی تەمەنی خانەنشینبوونیشیان بەم شێوەیە تا ئێستا 6 ساڵ بووە تەمەنی خانەنشینی، لەمە بەدوا بۆ 65 ساڵ درێژ ئەکرێتەوە، هەتاوەکو ئێستاش 267 کەس ئەم بڕیارە ئەگرێتەوە لەبەرەوەی کە تەنها 267 کەس 6 ساڵن و ئەو تەمەنیان تێپەڕاند و ئەتوانن داوای درێژکردنەوەی تەمەنی خانەنشینبوونیان بکەن. زیندانیانی سیاسی 15 وەجبەی هەیە کە وەجبەی 1 بۆ 8یان موچە و هەموو تایبەتمەندیەکانیان هەیە، ئەمانە واتە کێشیان نیە، موچیان هەیە، تایبەتمەندیەکان بۆ نمونە لەوانە هەر ئیمتیازاتێک کە بۆیان لە بەرچاوگیراوە ئەمانە لی سوودمەند دەبن، بەڵام وەجبەی 9 بۆ 15 فایلیان پەسەند کراوە موچەیان بۆ نەبەستراوە کە لە دوای ئەم بڕیارەوە وەجبەی 9 بۆ 15 موچەیان بۆ بەسترێتوە، ڕێکارەکانیان بۆ تەواو ئەکرێت. جا ئێستا ئەمەوێ دوا بەدوای ئەم هەواڵە باسێکی نرخی دراوەکان و بەهای دراوەکان و نرخی کانزاگران بەهاکانتان بۆ بکەم، دواتر لەگەڵ میوانێک زۆر بەوردی باسی هۆکاری دابەزینی بەهای دینارەکەین بەرامبەر بە دۆلار و گۆڕانکاریەکانی تر کە لە بازاڕی دراوە هەیە. بەپێی ئەم واڵا ئەم ئینفۆگرافیکە کە ئەیبینن $100 ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 141,600 دینار بوو. هەتاوەکو ئێستا دینار بەرامبەر بە دۆلار بارودۆخێکی باشی هەبووە، بەڵام چەند ڕۆژێکە کە بەرامبەر بە دۆلار ناسەقامگیرە بەرزی و نزمی بەخۆیەوە بینێ و دابەزینی تۆمار کردووە. 100 پاوند بە 187,000 دینارە. من وردەکاری زیاتر باس ناکەم لە بەرێکە میوانێکی زۆر شارەزامان لەگەڵ هەموو وردەکاریەکان لەگەڵ ئەو باسەکەین. وەکوتم 100 پاوند بە 187,000 دینارە، 100 یۆرۆ بە 161,000 دینارە ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان. $100 بە 9,400,000 تمەنە تمەن و لیرەی سووری دوو دراون کە زۆرترین مامەڵەیان پێواکرێت لە بازارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەمان بە وردی باسی ئەم دوو دراوەژەکەین. هەردوو دراوەکەش خەریکە گۆڕانکاری تیانە ڕۆئەیە و دراوەکان ئەگۆڕێن. بابزانێکی نەمە چ کاریگەریەک لەسەر ئەم دراوانەوە بەهاکەیان لە هەرێمی کوردستان دروست ئەکات. 1 ملیۆن لیرەی سووری بە 127,000 دینارە و 100 لیرەی تورکیش بە 3,450 دینارە. با بچینە لای زێڕونەوت و دواتریش وەکوتمە چینە لای میوانەکەمان. ئۆنسەیەک زێڕ ئەمڕۆکە لە بازارەکانی جیهان بۆ $3,370 بەرز بووەوە. هۆکاری ئەمانە هەر ئەم زۆرتر ئەم باجە گومرگیانەیە کە لەلایەن ترامپەوە بەردەوام دیاری ئەکرێت و بەشێکی زۆریان کۆتایی ئەم مانگاچێتە بواری جێبەجێکردنەوە. ترامپ تەنانەت ڕەحمی بۆ بەرهەمانش نەکردووە کە لە ڕێگەی پۆستەوە ئەچن بۆ ئەمریکا. هەتاوەکو ئێستا ئەگەر هەتاوەکو $800 لە ڕێگەی پۆستەوە هەر بەرهەمێکت بە ئۆنلاین بکڕیا بۆ ناو ئەمریکا هیچ باجێکی نەئەچوە سەر، بەڵام ئەم باجە گومرگیانەی ترامپ ئەوەندە بە وردی هەموو بەرهەمێکی خستوتە ژێر سێبەری خۆی کە تەنانەت ئەو بەرهەمانەش ئەگرێتەوە ئەوانیش باجی گومرگیان خراوەتە سەر. 1 کیلۆگرام زێڕ هەر لەسەر ڕێڕەوی بەرزبوونەوەی ئۆنسەکەیە بە $18379. 1 لیرەی زێڕ بە $714. مسقالێک زێڕی ئەیارە 21 بە $676,000 دینارە و 1 ئۆنسە زیویش بە $38 بە $38.86
سنتا باباسێکی نەوتیشتان بۆ بکەم بزانێکی نەوت ئەمڕۆ بازاڕی نەوت چ گۆڕانکارێکی بەسەرهاتوو هەڵبەت ئەمڕۆکە بازاڕە جیهانیەکان داخراون زانیاریانە کاتی داخستنی بازاڕە جیهانیەکانن یەک بەرمیل نەوتی خاوی برند بە 67 دلار و 80 سنتە نەوتی تەکساس بە 63 دلار و 76 سنتە هەڵبەتە نەوت بۆ ینی لە ماوەی چەند هەفتەیە یەکەمین بەرزبوونەوەی هەفتانەی تۆمار کردەوە کارەکەشی بۆەوە ئەگەڕێتەوە کە رووسیا بە گەرمی ئۆکراینی کردوتە ئامانج ئۆکرانیش پاڵاوگە و هەندێک شوێنی گرنگی لە رووسیا کردوتە ئامانج ئەمە تۆ بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت گازی سروشتیش ئەمڕۆ نرخەکەی 2 دلار و 69 سنتە. هەروەکو باسم کرد ئێمە بۆ بەهای دراوەکان میوانمان لێرە لەگەڵە لە ستۆدیۆ جەبار گۆران وتەبێژی بازاڕی ئاڵوگۆڕی دراوی سلەیمانی لەگەڵمان لێرە لە ستۆدیۆ میوانە. کاک جەبار زۆر بەخێر هاتن ئەزیەتان کێشە. سەرەتا بۆم باس بکەن پێم بڵێن هۆکاری ئەم دابەزینەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ سەرەتا بەنای خۆی گەورە سڵاو لە بەڕێستان. طبعا ئەتوانین بڵێن چەند عامل و فاکتەرێکی سەرچیە وای کڕەکە بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە بەرز بێتەوە. هەڵبەت کە لە ڕابردووە بینیمان تقریبان لە 1-2 هەفتەی ڕابردووە بەهای دۆلار تقریبان تا 136,500 دیناریش دابەزی. هەر ئەو کاتە ئێمە بۆچیمان وا بوو کە ئەو دابەزینەی بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە نرخێکی سروشتی نییە لەبەرەوەی پەیوەست نەبوو بە ئیجراعاتەکان و ڕێکارەکانی بانکی مرکزیەوە بەڵکو پەیوەست بە بزنسێکە لەلایەن بانکەکانەوە کراوە لەلایەن هەندێک لە بازرگانەکانەوە ئەکرا. دیارە ئەم بازرگانی ئەتوانم بڵێم ئەچێتە چوارچیەوەی جۆرێک لە گەندەڵیەوە چونکە بە قەبارەیەکی زۆر دۆلار بڵێن لە بانکی مرکزی وەریگیرا و لە ڕێگای ترانسفێر و لە ڕێگای حواڵەی دەریکیەوە بە ئەنجام گەیەندرا و زیاتر لەو قەبارەی پێویستی حواڵەی دەریکیە تەحویل ئەکرا بۆ دەرەوە. بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ عێراق پێویستی بە 100 میلیۆن دلار بێت بۆ هاوردەکردنی کاڵا و کەلوپەل زیاتر لەو 100 میلیۆن دلار تەحویلەکرا ڕەنگە 120 میلیۆن دلار 125 میلیۆن دلار بۆ نمونە تەحویلەکرا. ئەو 20 میلیۆنیان 25 میلیۆنی کە زیاد بوو بە ڕێگایەکی تر تەحویلی ناوخۆی عێراق کراو لە بازاڕەکانی ئەڵوگۆڕی دراوە ئەفرۆشایەوە. یعنی ئەتوانین بڵێن ئەمە جۆرێک بوو لە بزنس کە تەمان مەرجیش نیە ئەم بزنسە ئەم جۆرە مامەڵەیە تا سەر بەردەوام بێت چونکە ئەمە ڕێک بە دەقیقی وەکو ئەووا بوو بانکێک هەڵبستێ دۆلار لە بانکی مرکزی بە 132,000 وەربگرێ بەڵام بێ لە بازارە بیفرۆشێتەوە کە ئەمە بە پێی تەڵەبیات وەرکوارتمێنتەکانی وەزارەتی گەنجینی ئەمریکا ڕێگە پێدراو نیە. من قسەکە پێ بڕم لەبەرێک کە ئەمێ بە وردی هەم من تێبگەم هەم بینەرانمان باسیەوەتان کرد کە ئەم ساختەکاریە کە هەندێک لە بازرگانانیان کرد هۆکار بوو بۆ دابەزینی دۆلار بەرامبەر بە دینار. ئێستێ کە دینار دابەزیوە ئەمە چارەسەر بووە یعنی ڕێکار گیراوەتە بەریا خۆچی توانین ناتوانین ناوی بنەی ساختەکاری بەڵام جۆرێک بوو لە مامەڵەکردن جۆرێک بوو لە بزنس طبعاً ئەو دۆلارە زۆری کە لە دەرەوەی عێراق و هاوردەی عێراقە کرایەوە بە ڕێگایەکی تر و ئەفرۆشایەوە واتە لێشای و خستنە ڕووی دۆلار لە بازاڕەکانی عێراق وەریم کورسانە زۆر بوو. ئەوە بوو هەندێک لە شرۆڤەکار و شارەزانیش بۆ چوونیان وا بوو کە ئەمە پەیوەستە بە ڕێکارەکانی بانکی مرکزی و دۆلار تا نزیکی 135 و 34 وانە ژێگەێنێ بەڵام من هەرو کاتە بۆ چون وا بوو کە ئەمە توول ناکێشەوە بەردەوام نابێت بۆ لەبەرەوەی ئەمە ئیسیفامێکی جدی لەسەر کۆی پرۆسی حواڵەی دەریکی لەسەر بانکەکان دروستەکە لە 4 ڕۆژی ڕابردووە بانکی ڕافیدەین لەگەڵ کۆمپانیایکی ئەمریکی بەنای کۆمپانیای کەیتو دانیشتیان کردووە گەیشتونەتە ڕێکەوتنیە کە چێک و وەکو بڵێ چاودێری تەواوی کۆی پرۆسی حواڵەی دەریکی بکەن مەزدەری ئیخراجی کۆی هەموو حواڵێکی دەریکی ئیزهار بێ و دیار بێ بۆ ئەوەی کە دوورمن لەم جۆرە مامەڵانە و دوورمن لە سپیکردنەوە و دوورمن لە غەسیلی ئەموال ئەمە شەوای کردووە توانین بڵێن زۆر هەندێک لە بانکەکان سانسۆرێن لەسرە بەڵگەشت بۆ ئەوە من هاوڕێم هەیە کە لە ڕێگای بانکەکانەوە حواڵەکەن تا ئاسێک حواڵەی دەریکی دوا ئەکەوێت و دۆکۆمنتی بڵێن حواڵە دەریچەکان بە تایبەتی ئینڤۆیس و فاتورە و ئەمانە زۆر ینی تەدقیقی لێکرێتەوە لێکۆڵینەوەی لەسەرەکرێت ئەمەش تۆزێ ڕۆتیناتی وزراتەکانی قورس کردوێت تەبان تەبیعەتی بازرگانی ژوایە بۆی کە تووشی زیان نەبێت و عملەی بازرگانەکەی دوانەکەوێت زۆر جارەگەڕێنەوە بۆ ناو بازاڕەکانی ئەڵگۆڕی درا و لێ دۆلارەکڕن وەرێشەوە تەحویلەکان توانین بڵێن فاکتەرە سەرچێکە عامیلە سەرچێکە ئەمە بووە و چەند هۆکار و فاکتەرێکی تریش هەیە یەکێک لەوانە گەشتیارەکانی بڵێن زیارەتکارانی ئێرانی بۆ چلەی ماتەمینی ئیمام حسین ئەمە خۆی بۆ خۆی خواستێکی زۆری لە ڕابردووە لەسەر دیناری عراقی دروست کرد و قوی شێڕایی دۆلاری لە بەرامبەر دیناری عراقیە
دابەزانە توانم بڵێ ئەمەش هۆکارێکی تقریبان لاوەکی بە باوەڕی ئێوە بە پێی ئەموتانەی ئێوە بەڵێ ئەو نرخی دینار بەرامبەر بە دۆلارە کە لە خانەی 1970 بوو ئەمە واقعی نەبوو ئەمەی کە ئێستا هەیەی نرخە ڕاستەقینەکەیەتی کە ئەبێ هەیبێت بیزابل من هەر بۆچوونیشما بوو کە بێن نرخی دۆلار ینی تقریبا لەم زۆنە بێت ینی باشە پێشبینیتان چێ پێتان پێشبینیمان ئەوەیە بەڵێ تامان دۆلار تا نزیکەی 143,000 و کەسێکیشی تۆمار کرد بەڵام ئێستا ڕتێسێکی کردووە تەراجعی کردوەوە میوارە بە 140 تقریبا تا 700 داخرا من پێشبینی ئەواکەم ئەماوەیە لەم نرخەیە بێت ئەگەری ئەوەی هەیە کە بەرز بنەوەیەکی تریش تۆمارکە دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عراقیە چونکە من هەمیشە دەمێکە چاودێری سیاساتی نەختینەی بانکی مرکزی عراقیەکەم تارگێتەکەی ئەوەی ئامانجەکەی ئەوەیە دۆلار تۆزێ لە خوار 145 یان سەر 145ەوە بمێنێتەوە بۆ ئیکامیشە کەلێنێک گاپێک لە نێوان سعری سەرف کە 132,000 لەگە سعری بازارەکان هەبێت. باشە ئەی باشە یعنی با باسێکی تمەم بکەین کە یەکێک لەو دراوانەیە کە بە زۆری لە بازارەکانی هەرێمە مامەڵی پێواکرێت ئێوە بەردەوام هۆشداریان بە هاوڵاتیان کە زۆر تخونتمەن و لیرەی سووری نەکەون هیچ هاوڵاتیان گوێ بۆم هۆشداریانە ئەگرن ئێستا قەباری مامەڵەکان چی بەسەراتەوە بە تایبەتی کە هەردوو دراوەکە بڕیارە گۆڕانکاریان بەسەرا بێت دراوەکانیان بگۆڕێت تمەن 4 سفری لێلاچێت لیرەی سووری بەنیازن 2 سفری لێلا بن و هەر بەگشتی دراوەکە بگۆڕن گۆڕانکاریەک لە قەباری مامەڵەکانە وڵایەکەم سەبارە بە پرسیاری یەکەمت خۆشبەختانە مامەڵە بە تمەنی ئێرانی زۆر کەم بۆتەوە ماعدا تمەنی حواڵە نەبێ ئەوش بۆ ئیلتیزامەتی بازرگانیە بۆ هەوردەکردنی کاڵاوکەلوپەلە بەڵام تمەنی کاژ نەقدی حەجمی مامەڵەکان زۆر کەم بۆتەوە یان ێساگەر ڕۆژانە تو هەر ئەسسمنتێ تەقیمێک وەربگری لەوانێ بڵێن مامەڵەی تمەن لە ڕۆژەکان ناکاتە 10 میلیارد تمەن یانی 10 میلیارد تمەن ینی نزیکەی حسابکە 12 دلار بە زمانی بازار ئەنی مامەڵەکان زۆر کەمەوەتەوە چونکە بەڕاستی لە ڕابردووە ئێمە هۆشداری زۆرمان چەندین جار شیکاری و شورۆڤەمان بۆ مەترسیەکانی مامەڵەی تمەن بڵێن ئیسحار کرد بۆ هەوڵاتیانی خۆشەویست بەڵام خۆشبەختانە ئێستا ئەو مامەڵانە کەم بوونەتەوە و تمەن لە ڕۆژی پێنجشەمایە دابەزینێکی ینی قورسی تۆمار کرد تقریبا تمەنی حواڵە تا 9,000 دابەزی واتە 100 دلار لە بەرامبەر 9,700,000 دینار هەڵبەت ئەمیش بە هەمان شێوەڕتێسێکی کردوێتەوە ئێوارە بە 95,000 تمەن داخرا و تمەنی نقدیش تقریبا 9,000 طبعا ئێمە تۆ شرۆڤ یان تەحلیل لەسەر بنەمای زانیاری و لەسەر بنەمای هەڵسەنگانی دۆخی سیاسی و ئابووری بۆ ئەو وڵاتاکری ئەنج ئەتوانی وەکو بڵێ ڕوئیەکە هەبێ دنیابینیەکە هەبێ بۆ ئایندەی ئەو دراوە بەرەو چۆڕە لێ ئێستا داوی کە ئەبینین دۆخی سیاسی ئێران و دۆخی ئابوووریەکەشی بەڕاستی ینی جێگیر نییە بە تایبەتی کوریهێنانێکی زۆر لە بودجەی ئێرانە هەیە باشان نیسبەی هەڵاوستان لە وڵاتە زۆر بەرز بۆتەوە کە گەیشتە لە سایە 64 بەڕاستی نیسبەتێکی زۆر زۆرەوە لە هەمان کاتە دۆخە سیاسەکەشی وەتیوت و لێدوانەکانی بەرسەر سیاسەکانی کۆماری ئیسلامی ئێران و لەولاوە ئیسرائیل کە ئەمە هەمیشە ترس و نیگەرانی دروستەکە لە ڕووی پێشبینی و تەوقعاتی خەڵکەوە ینی مەترسیت نیگەرانی دروستە بێ خوازە سەر بەهای دراوی وڵاتە کەم ئەکاتەوە بەڕاستی ئەمە لە لایوە لە لایەکی تریش بڵین گۆڕینی تمەنی ئێرانی بە دراویشینە و لابردنی 3-0 لە تمەنە و 4-0 لە ڕیاڵە باشە تۆ گەر ئێستا ئەم ترانزاکشنەکانی خۆ لێرانە بەنجام گەێنی بە ڕیاڵە یعنی تو ێستا ملیۆنە تمەن ئەگەر لە حسابێکەوە بۆ حسابێکی تر بنێری ئەبێت 10 میلیۆن ڕیال بنێری واتە سفرێکی زیاترە بێ ئەمەش واکە کە بە جۆرێک لە داهاتوە ڕەنگە تەسیراتێکی سبی لەسەر نیسبەی هەڵاوسانی ئەو وڵاتە دروستکە بەڕاستی نرخی کاڵا و کەلوپەل بەرز بێتەوە بەڵام ئەو کاتە لە ڕووی سایکۆلۆژی و نەفسیەوە کاتە تۆ لە باتی کاڵای بکڕیدە بە ملیۆنە تمەن 3-0 لێ بکەیتەوە کە بە 1000 تمەنە کڕی بە بەڵام تر ڕاستەوخۆ کاریگەری لەسەر نیسبەی هەڵاوسان و ئاسی گشتی نرخەکان دروستەکە وەکە نیسبەی هەڵاوسانیش بەرز بۆ خۆی شیڕایی تمەن دابەزێ لە بەرامبەر دراوی قورساکە بە تایبەتی دۆلاری ئەمریکیە. کاک جەبار دوایین زانیاری دەربارەی و کۆمپانیانە کە ڕێکارەکانی ینی تێکەڵ کێشکردنی کۆمپانیاکان بۆ سوودمەند بوون لە دراوی بانکی ناوەندی دوایین زانیاری چییە چەند کۆمپانیا ڕێکارەکانیان تەواو کردووەوە وڵی هەونێ من ئاگادار بم هیچیان ڕێکارەکانیان تاو نەبووە کە نزیکەی 350 کۆمپانیا مامەڵەی دەمجی ئەو بەهینەکانیان کرد بڵێن بۆ FIB و FIA کردووە بەڵام تا ئێستا ئیجراتەکان هەرماوە هیچ کۆمپانیاک لە 100% ئیجازە فەرمیەکەی دەمجبوونەکەی وەرنەگرتووە و تا ئێستاش بە هەموو کۆمپانیەکانی ئاڵگۆڕی دراوی سلێمانیش و هەولێریش دووەک
هیچ کۆمپانیاک مستەفید نەبووە لە دۆلاری ئەمریکی لە بانکی مرکزی عێراقی من هەر پێشتریش بۆ چونم وا بوو کە ئەم کۆمپانیانە دەمجیش بگری هیچ کەسێ سوودمەند نابێت لە دۆلاری ئەمریکی لە بانکی مرکزی خۆتان ئاگادارن بەڕێستان هەر لەم بەرنامەیە باسی ئەو ئیساقاقاتانەی هەرێمی کوردستانتان کرد بە تایبەتی موچەی فەرمانبەران ئەو تا بەهۆی ئەنی کێشمە بینیوان هەرێمی کوردستان و ئەو ئاڵنگاری و ئاسەنگانەی هەیە ئەو تا ئەنی ئیسیقحاقی بڵێم فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەرکی خۆی بەجێناوە مەفروزە مافەکەی خۆی وەربگریەوە تا حکوومەتی ناوەندی عراقی موچەکانە بۆ نانێرن جا چ جای کۆمپانیایە کە پشتگیە بێ لە وەرگرتنی دۆلار کاکە هەر لە هەرێمی کوردستان هێستا بۆ نمونام کۆمپانیانەی دەمجانکرۆ 200 تقریبان ببورن 75 کۆمپانیا ئەمێنێتەوە لە هەولێری شار بە هەمان شۆ لە دووەکشان نزیکەی 50 ئەوە کۆمپانیایە باشن جا خۆ تۆ گەمانە حساب بکەیت لەگەڵ 17 محافظەی عێراقا کە ئەوانیش کۆمپانی ئەڵگۆڕی درایان هەیە جەخۆ بانکی مرکزی ڕۆژانە 500 میلیۆن دلاریش بفرۆشە بەشیم نووسنگانە ناکات لەبەرەوە مقەنەعەتم نییە ینی ئەم کۆمپانیانە مستەفید بن جۆرێک لە جۆرەکان و ماڵتەڵی پێەکەن ئاسەنگ و ئاڵنگاری بۆ دروستەکەن بەڵام ئێمە لە ڕابردوودا لە ساڵی پارە سەردانی وەزارەتی بازرگانی هەرێممان کرد لەوانە بەڕێز کاک حاکم بڵند کە ئەو بڵێن بەڕێوەبەری گشتی شەریکاتە کۆمپانیاکانە داوای ئەو کرا باش ئەگەر لە داهاتوو ئەم کۆمپانیانە هەردەمج نەکرا هەر ئەم ئاسەنگ و ئاڵنگاریانە بۆ دروست بوو ئایا کۆمپانیانە ئەتوانن واز لەو دەمسکردنە بێن و بگەڕێنەوە بۆ ئەو کۆمپانیایی کە لە ڕابردووە هەیان بۆ کە لە FACA بووە دیارە ئەوانی چاوەڕوانی ئەوانە کرد ئایا بزانین ئیسیجابەی بانکی مرکزی و وەزارەتی مالی عێراقچیە بەڵام بەداخەوە تا ئێستا نەگەشتونەتە هیچ گۆران و تەبێژی بازاڕی ئاڵوگۆڕی دراوی سلێمانی سپاس کە لێر لەگەڵ مابوون زانیارێکی زۆر باشمان لێ سپاس بە بەڕێزیشان سەرکەوتوون ئەچینە لای یەکێکی تر لە بەرهەمەکانی هەرێمی کوردستان بەرهەمی ترێ زیاتر لە 100 جۆر ترێ لە هەرێمی کوردستان هەیە و ساڵانە زیاتر لە 7,000 تۆن ترێ لە هەرێم بەرهەم ئەهێنرێت ترێ یەکێکە لە کۆنترین ئەو میوانەی کە مرۆڤ چاندوێتی مێژوویەکی 8,000 ساڵی هەیە و لە هەموو کیشوەرەکان جگە لە جەمسەری باشوور ئەچێنرێت ساڵانە نزیکە 75 میلیۆن تۆن ترێ لە جیهانا بەرهەم ئەهێنرێت کە تەنها 127 بە شێوەی فرێش و بە میوەی دەخورێت زیاتر لە 10,000 جۆر ترێ لە جیهاندا بوونی هەیە بەڵام ژمارەیەکی کەمیان بە شێوەیەکی بەرفراوان و تیجاری بەرهەمەهێنرێت وەک هەموو بەرهەمێکی کشتتوکاڵی ترێ لە بازاڕە جیهانیەکان بازرگانی پێواکرد قەباری بازاڕەکەشی زیاتر لە 10 ملیار دۆلارە. ئەمانەیە زیاتر قسە بکەین دەربارەی بەرهەمی ترێ لە هەرێمی کوردستان میوانێکمان لەگەڵە لە دهۆکەوە بژار بەهجەت بێسفکی کە جوتیاری ترێ زۆر بەخێر هاتن کاک بژار پێمان بڵێ بەرهەمی ترێی ئەم ساڵ لە دهۆک چۆنە؟ بله سپاس بۆ خودێ بەرهەمێ تریە ساڵە باشە تاڕادەیەکی بەرهەمێ تری عامەتەن دونە تریە دێمە و تریە ئاڤیە تریە دێم پشتبەستنێ سەر ئاوا بارانات کەت و ڕبسێت کەت و تریە ئاڤیژی عامەتەن ئاوا سەر عەردە و ئاوا ژێر عەردە ئاوا سەر عەرد ئاوا کۆنیا ڕیبارانە و ئەوانە و یادی ئاوا ژێر عەرد عادەتەن ئاوا بیتۆزیانە و ئەوانە ئەف ساڵە تاڕادەیەکی ڕبسە نەوە باش بوو بەس پشتی و ڕبسە نەوە باش بوو باران نەت باش بوون هشکە ساڵی بوو بەلێ مەزیدە سافتە ئافدان و ئەوێت تری ئەلحەملا تریە مە تاڕادەیەکی باش بوو بەس تریە پشەکە زەرە لێ بووی تریە پشتبەستنەوە ئاوا سەر عەرد بوو تریە ریبارە و پشتبەستنەوە ئاوا ریبارە و کۆنیات کرد ئەوەنە بچێک تەسیرە لێ بوو هەکە ئەلحەمدولیلا تاڕادێکی باش بوو چکە ساڵە سەر نەبوون چتەرگ و بارانجی نەبوو باشە کاک بژار بەرهەمەکانتان لەکوێ ساخەکەنەوە هەر لە ناوخۆی هەرێمی کوردستان یاخود ئەینێرم بۆ شوێنی تریش لە دەرەوەی هەرێ بله حالیان برهمت میتری بازار نافخوتنه فروتن و او راستی حتی نکچه درگه بومه و نبوینه که ام روانش در وبکین آنسی که بازار کدی بو بینین بس خوشحالی و
حکمت ما هرمه ایکی حفت وره درگه هات نگرتن کو تری داخل نبید تریش در داخل نبید تری ما خوی خومالی کفت بازاری اوج ما جه خوشحالی براستی کو تری ما عامتا ترامه و بازار نافخوهی و هک زیده جی نبید صد زیده ترجی بس بازار کرنا و حالیان بازار نافخوی و ام بازار نافخو تری خود کینه پاره باشه لهرمی کردستان چند جور ترمان هیا و ایو خودتان چند جور برهمه هنن حاليا هرم كردستان عامة بارزگاه دو که پلا اکت بوتری نزیکی صدو پنج جوری تری البارزگاه دو که تت برهم اف صدو پنج جوری تری يعني بارزگاه عام سر روبر 39,000 دونم عادي تت برهم تری المنطقة ما عامة منطقة دوسكيال جندي بسبك عامة تايبات جندي بسبك دروبرا الناحية مانجشكي نزیکی 20 جوراتنا برهم و تکفنا بازاری شوا جوراجی کمالیا فرانسیا حلوانیا رید گلوپا زیتیدیا چندی جوره تو صاحب سر و برید کدنا بازاری بخمد سبارت تریه رش و تریه زرجی جیاوازی تری هرمی کردستان لگل ناوچکانی تر چیه بۆ نمونە جیاوازی تری هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ترەیە کە لە دەرەوە هاورداکرێت تري ما عادة تري كي خمالة آخما أبي تري برهم تيني طمك جدا هي طمك خمالة أفتري ما بقى في الفيري برهم تد حتى تيجي ده بتجهت فيري چند بريك وتشي تري وكي خونا جهيد تري حتى جهت فيري بستيكاي هشك بيت بستيكاي بسروبر بيت خوف بقى خارج عراق تتفيري جنوبي تتفيري أفتري عامة بستيكاي هشكا زيب كير بازاري نايت تري ما فيري صفاتی توی باشن خود بازاری دادگیرید بود 2 روزه که حتی بقال شد بخود کتا پاره و وکی دیجی وک بستیکای هشک نابید و طماوی طمکا گلک بسرو بره شناوچه دی چتره و گلک بسرو برتره باشە کاک بژار هیچ پیشەسازیتان بۆ کراوە بۆ نمونە ئەگەر بەرهەمێکی ترێ زیادە بوو بکرێ بە ئاوی ترێ بکرێ بە کشمیش و مێوژ و بۆی کە بەرهەمەکانتان خەسار نەبن هیچتان بۆ کراوە وەکو کارگەی پیشەسازی حاليا برا فقافي تقريبا 2 كارجه المحافظات هو كي هايدنا تشكرن ودرس كرن بس حاليا دست كار نبوينه بحث هي خود حس كد بركت حيوانه دا افصال بدست كار بن هندي كارجه كشوانه ديوار جديد وقتري بو شربت اوي بيتا كارينان هذا ياديجي كارجه كاديا سميلا مازنا جي گله كاب سرو بره دتري وای گیرید و شربت یه بسرو برو او بیتکب کر فرودنه و پاکیش کرنه نه هک هاتو یه تری لاو بسرو برجی چید بیت بتا روانه کردن بخارو عراقی چید بیت بتا فریکرن بوش در وی ولاتیجی بتا بسرو برکن بس حالیان راستی نکد نکاری بس ان شاء الله بسرو بر بوین اوجی بلکه نزیک کف نکاری اگر هاتو کف نکاری چپینه و چپینه و دبو مگله کباش بسرو بر سپاس بژار بەهجەت بێسکی کە لە دهۆکەوە لەگەڵمان بوون جوتیاری ترێ سپاس بۆ ئامادەبوونتان کەم ئاوی چەند ساڵێکە بەرۆکی بەشاریبانە لە ڕۆژهەڵاتی کوردستان گرتۆ بەڵام ئەم ساڵ قەیرانەکە قوڵترە و هاوڵاتیانی ئەو شارە ڕۆژانە تەنها 6 سەعات ئاویان هەیە لە ئێستاە پلان وایە لە بەنداوی چراغوەیسی سەقزەوە ئاو بۆبانە بگوازنەوە بەڵام بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی پارێزگای سنە ئەڵێت پێ ئەچێت لە کاتی خۆیان پرۆژەکە تەواو نەکرێت قایمقامی بانەش ئەڵێت بۆ تەواوکردنی پرۆژەکە پێویستیان بە پارەی زیاترە ئەو سەرچاوەی ئاوەدانی و ژیانە لە هەموو کۆمەڵگایەکدا بێبەشبوون لە دەستگەیشتنی جێگر بەو سەرچاوە گرنگ و بایەخە دەبێتە هۆی دروستبوونی ئاستەنگ بۆ تەندروستی و بژێوی هاوڵاتیان و کاریگەری گەورە لە سەرکەرتی کشت و کاڵ و پیشەسازی و ئابووری ناوچەکە دروست دەکات. شاری بانا لە ڕۆژهەڵاتی کوردستان ساڵانێکە بەدەست کەم ئاویەوە دەناڵێنێت بەڵام ئەم ساڵ قەیرانەکە قوڵتر بۆتەوە و هەندێک لە گەڕەکەکان ڕۆژانە تەنها 6 سەعات و هەندێک لە گوندەکانی دەوروبەریش ڕۆژانە تەنها نیو سعات ئاویان هەیە. هەرچەندە بانە شارێکی باراناویە بەڵام چەند ساڵێکە دابارین لەو شارەش کەمی کردووە بە جۆرێک کە باران و بەفر لە وەرزی دابارینی ئەم ساڵ بەراورد بە وەرزی پێشووتر لە 157 دابەزینی تۆمار کردووە. بانە دوو بەنداوی هەیە. بەنداوی بانە کە 4,500,000 متر سێجا و بەنداوی عەباساوە کە 14 ملیۆن متر سێجا توانای گلدانەوەی ئاویان هەیە.
بەشێکی زۆر لە ئاوی ئەو دوو بەنداوە بەهۆی بەرزی پلەکانی گەرماوە دەبێت بە هەڵم و بەشێکیشی بەهۆی ئەوەی دەکەوێتە خوار بۆریەکانی ژێرەوەی بەنداوەکان بەکار ناهێنرێت. لەلایەکی دیکەوە بانە شارێکی گەشتیاریە و هەندێک جار ژمارەی گەشتیاران لەو شارە 1.5 هێندەی ژمارەی دانیشتوانەکەیەتی و بەو هۆیەوە بەکارهێنانی ئاو لە شەو ڕۆژێکدا گەیشتووەتە 130 لیتر کە 2 هێندە بەرز بۆتەوە. لە ئێستادا بۆ چارەسەری بێئاوی بانە بڕیارە لە بەنداوی چراغوەیسی سەقزەوە ئاوی بۆ بگوازنەوە. پرۆژەی گواستنەوەی ئاوی بەنداوی چراغوەیس بۆ بانە لە 16 تەمووزەوە دەستی پێکردووە و 13.3 ملیۆن دلاری بۆ تەرخان کراوە. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی پارێزگای سنەت دەربارەی کاتی تەواوبوونی پرۆژەکە بە میدیاکانی ئێرانی ڕاگەیاندووە کە پلانیان هەبوو لە 4 مانگدا تەواوی کەن، بەڵام بە دووری دەزانێت 5 مانگ کەمتەر بخایەنێت. ئەوە لە کاتێکدایە کە ئێستا لەو بڕە پارەیە بۆ پرۆژەکە تەرخانکراوە هیچ بڕی خەرج نەکراوە و دوای کەمتر لە 2 مانگ لە دەست بەکاربوونیش قایمقامی بانە وتویەتی بەهۆی بارودۆخی تایبەتی ناوچەکە پێویستە پارەیەکی زیاتر بۆ ئەو پرۆژەیە تەرخان بکرێت. دیار نییە کەی بە دیاریکراوی ئاوی چراغوەیس دەگاتە دەست هاوڵاتیانی شاری بانە و ئایا پرۆژەکە لە کاتی دیاریکراوی خۆیدا تەواو دەبێت یاخود نا. بەڵام ئەوەی ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە چارەسەری قەیرانی ئاوی بانە پێویستی بە پلانێکی دروست و درێژخایەن و بەڕێوەبردنێکی کارامەیە. هەواڵابووریەکانی ئەمڕۆم پێشکەشکردن هەر شاد بن.